ڕاستگۆ مستەفا قوتابی پۆلی حوتی بنەڕەتیە و بۆی ئەو بارودۆخە ئاڵۆزەی ئابووری و دواکەوتنی موچە و نەبوونی قوتابخانە لە ناو بازاڕی هەڵەبجە کار دەکات. ڕاستگۆ دەڵێت بەشێکی هاوڕەکانی کارێکیان دۆزیوەتەوە یان لە ئیش و کارەکاندا هاوکاری باوکیان دەکەن. وەڵا لە ڕێم مەکتەب و شتانەوە ئاوا بایکۆت کراوە مامۆسانەوە 3 مانگە منیش ئاوا خەریکی ئەم ئیشەی خۆم و لەبەرێ بەتاڵ نەبم تووشی کێشە و شت نەبم. سام و خۆم هاتوومی شە بکەم لەبەرێ بەتاڵ نەبم. هەیە برادەشمەیە دەستی کردو بە ئیش لەبەر ئەم بێ مەکتەبی و ئیترێکی ئەمەیە. کەسوکاری قوتابیان و مامۆستایان دەڵێن ئۆباڵی ئەم بارودۆخەی کەوەکارە بۆ پاکخستنی پرۆسەی خوێندن و کارکردنی قوتابیان دەسەڵاتە کە ئامادە نییە بێتە سەرخەت و چارەسەری موچە و قەیرانەکان بکات. یعنی خوێندکارێکە بێسا لە ماڵەوە دابنیشێت خەریکی دەرز و دەوری خۆی بێت معقولە بچێت لەگەڵ باوکایە لەگەڵ برایەکە خەریکی کار و کاسبی بێت یا عەرەبانە پاڵنە یاوەکو بچێت لەسەر لای مێزەکە دانیشێت دۆ بفرۆشی یاوەکو پاقلە بفرۆشی یا شتێک. خۆ من مەقسەدم ئەوە نییە سوکایەتی بۆوانە بکەم کەم کاسبیەکەن بەڵام بۆ خوێندکاری ئەمە بکە. ئۆباڵەکەی لە ئەسۆی ئەم دەسەڵاتایە کاکە کەم موچە نایە کاکە لە بێ موچەیە هەمومان ها خەریکە شیەتە بین کاکە. بازار ماڵەوە عایلە هەمووی ئەمە وەکو تەزبیحێک وایە پەیوەندی بە یەکەوە هەیە بۆیە ئەبێت ئەمە چارەسەر بکرێت نابێ ئاوا بە داخراوی بمێنێتەوە بێ وەڵامی مامۆسایان بدرێتەوە و حەقی خۆیان پێ بدرێت بۆەوەی جارێکی تر ژیان بکرێتەوە ناو خەڵکو و دەوام بکرێتەوە ئاسایی بکرێتەوە. سات ڕۆژە پرۆسی خوێندن دەستی پێکردووە. مامۆستایانی هەڵەبجە سلێمانی ویدارەکانی ڕاپەڕین و گەرمیان بایکۆتی وەڵەکانی خوێندنیان کردووە. داوای چاکردنی تەواوەتی سیستەمی موچە و پلە بەرزکردنەوە و چەند مافێکی دیکەی خۆیان دەکەن و هیچ ئاسۆیەکیش نەبووە بەدەمەوە چوونی ئەو داواکاریانە و نەبۆ کردنەوەی قوتابخانەکانیش دیار نییە. سامان فەتاح کەناڵی یاسمانی پەیام هەڵەبجە.